نسبة اهتمام للطب لكردستان زۆر زایکە بەڕاستی چی مەسئولێکە خەستەخانەیەکی تایبەتی هەیە بەخۆی خەستەخانەی فلانی تایبەت خەستەخانەی فلانی تایبەت بەوای کردووە کە خەستەخانەی حکومی اهتیمامی پێ نەدرێت خەڵکانێکە لێرە یعنی شتێک کەم بۆ نمونە ددانێکی پێویستە لێرە بە $200-300 دەرێکە ئاچێتە ئێران بە ڕبعێکی و سەعرایی کات باشە بۆ یعنی خەڵکەکە بۆ لێرە و بچێتە وڵاتی تر بۆ ڕزای خۆمان گرانکەین یعنی تو لە وڵاتی خۆت الحەمدلله هیچ شتێکمان نوقسان نییە. دەمەوێت بڵێم کە پێویستە کەسێک تەندروستی خۆی بپارێزێت چونکە تەندروستی یەکێکە لە مەرجە گرنگەکان کە پێویستە هەموو کەسێک ئاگای لە تەندروستی خۆی بێت. پێویستە ئێمە لە ڕووی تەندروستیوە هەموو هەوڵێک بدەین بۆ ئەوەی خۆمان پارێزین چکە دەبینین ڕێژەیەکی زۆر نەخۆشی لە کوردستان پێویستە ئێمە لە هەموو کات لە خۆمان پارێزین لەو کاتانێکەوە دەچین بۆ شوێنێکی دەرەوە یاخود بۆ هەر شوێنێکی تر پێویستە ئێمە ڕەساوی تەندروستی بکەین چونکە تەندروستی زۆر شتێکی گرینگە بۆ خۆمان و بۆ دەوروبەرمان. پێکمان لە کۆمەلگەی ئێمەدا هەموو تاکێک پێویستە ڕچەوی تەندروستی خۆی بکە بەڵام ئەوە لەسەر هەر تاکێکدا جیاوازە بۆ تاکێکی تر لە کۆمەلگەی ئێمەدا وەک دەبینین کە زۆر تاکەکان ئاگاداری تەندروستی خۆیان نین بۆ نمونە زیاتر شیرین خواردن و هەروەها زۆر ئەو شتانی کە خراپن بۆ تەندروستی وەکو چاوەری ئەو شتانە بێگومان لە کۆمەلگەی ئێمەدا پێویستە هەموو تاکێک لەسەر خۆی ئەوەیە کە ئاگاداری تەندروستی خۆی بەڕاستی چونکە بۆ ئەوەی ژیانێکی خۆش ژیانێکی تەندروست بەسەر بەرین پێویستە ئاگامان لە تەندروستی خۆمان بێت.